بەناوی خوا لە کتێبی چوار باسەکەین ئەمەش هەر تقریبا بە هەمان شێوە دووبارە یعنی سەسیریگەڵێت یاڵێ میثۆد پێناسی میثۆدەگاڵێک کۆمەڵێک ستیتمنتە کە کۆمەڵێک ئەرک ئەنجامەدات باشە و ریتێرنی ریزەڵتەکەکە ئەوە دوای لی تێگەن و قسەیەگەر هەنێکتان لی تێناگەن ریتێرنی ئەنجامەکەکە بۆ ئەو شوێنەی کە بانگی کردووە یعنی بۆ نمونە میثۆدێکمان هەیە میثۆدی بە ئینت یعنی ئەڵین ئاد بۆ نمونە ئاد باشە ئینت ئەی ئینت بی لەناو ئەم میثۆدەیە چیمان هەیە سێریکەن لەناو میثۆدەیە ساوتێکمان هەیە ساوت یعنی هین بە کورتێکەوە بۆی لێرە سیستم ئاوت پرنت باشە دۆت پرنت ئەنووسین A plus B عفو ئەبێ ریتێرنی کەیت ریتێرن باشە A plus B ئەمە میثۆدێکە هەر ناگەی بە خۆیەتی ئاد یعنی کوی کەرەوە کۆی چی کەرەوە کۆی دوو ژمارەگەرەوە من دوو پارەمیتەرم هەیە دوو ژماری بۆ نێرم چیم بۆ ریتێر نەکاتەوە کۆکراوی ئەو دوو ژمارەیە بەبەستی یاوێ ئەڵێ ریتێرنی ئەنجامەکەکە بۆ کۆڵەرەکە یعنی ئەتوانێ وا بکات باشە بەمانە ئەگەر ڤۆید بێ ریتێرنی هیچ شتێ ناکە ئاگاداریەوە بن یعنی ئەگەر ڤۆید بێ بنووسین ڤۆید یعنی چی یعنی بەتاڵ هیچ مەنێرەوە ئەو کاتان ریتێرنە لێرە ئیرۆرەیات ئەبێ ئەم ریتێرنە لاوی ئەمە بکەی بە ساوت ها بۆ شێوەیە ئەو کاتە ئەگەر لەناو مەینەکەی ئەم ئادەمانکەی ئەم میثۆدی ئادە ئەنووسی چی ئەنووسی ئاد دوو ژماری پێی نووسین یەک و یەک باشە دوو ژمارەم پێیاوە یەک و یەکم پێیاوە ئەو کاتە لێرە کە تۆ ئەمە بان کردووە ئەم میثۆدە بان کردووە ئەم یەکەیەتە ئێرە ئەم یەکەژێتە ئێرە ئەو کاتە چی ڕۆیە ئەم یەکەیەتە ئێرە ئەمەژێتە ئێرە کویە کاتەوە کاتە دوو دوو ئەڵێ پرنتیکە کاتە لاتفەکەی بێتە پرنت باشە بەڵام ئەگەر ئەمە ئینتیجەر بێ میثۆدێکی ئینتیجەرە کە ئینت بوو ئەبێ لێرە ریتێرنیشی هەبێ وایە ئەمە دوایی بە وردەکاریە چینە سەری ریتێرن باشە ئێستا لێرەیە کە بانگی ئەەکەینەوە لە ناو مەینەکەیە ئەمسین ئاد بۆ نمونە ئاد یەک یەک باشە ئەمە سێمی کۆڵانە یەک یەک ئەم یەکەیەتە ئێرە ئەم یەکەژێتە ئێرە باشە ئەمەیەتە ئێرە ئەوژێتە ئێرە لێرە ئابێتە دوو باشە ئەڵێ ریتێرنی دوو بکە ریتێرنی دوو بۆ شوێ بۆ کۆڵەرەکە لە چیڵێک کاڵەرەکە ئەو شوێنی کە بانگکەرەکە لێرەیە بانگی کردووە ئەم بانکەرەکە ئەمەیە بانگی میثۆدەکی کردووە ئەمە بە ئەبێتە دوو باشە ئەم دووە ریتێرنەوێ بۆ شوێ ریتێرنەوێ بۆ ئێرە کەواتە لە بری ئەمە لەناو کۆمپایلەرەکەیە ئەبێتە دوو باشە بەڵام ئاوتپوتی ئاوتپوت ناکات بۆ لەبەری تۆ هیچ پرینتێکە دانە ناو کاتە بێت لە ناو مەینەکەیە جەماعەت ئەمە مەینە لە ناو مەینەکەیە بنووسی system.out.println بڵێ چی بڵێ ئاد یەک یەک بەو شێوەیە ئێستا ئەمە دووە وەکو وتمان ئەمە دووە باشە ئەم دووە ئەچێتەوە بۆ ئەوێ کە چووە بۆ ئێرە ئەمە لە بریەوەی ئەمە بنووسێ ئەنووسێ دوو ئێڵێ دوو پرنتیکە کەواتە لە ئاوتپوتەکەی بێتە دوو باشە ئەمە میثۆد بەگشتی بە خێرایی جا حاڵێکی ئەڵێ a method can perform some specific task without returning anything ئەوی voidەکەی ئێستاکە باسم کرد یعنی void باشە یەکێک لە ئەدڤانتجە گەورەکانی میثۆد ئەوەیە کە ئەتوانی ریوزی بکەیت ریوز یعنی چی یعنی بۆ نێسا من ئەمە میثۆدێکم دروست ریوز یعنی بەکارهێنانەوە لێرایە ئەمە من میثۆدێکم دروست کردو باشە میثۆدی چی میثۆدی کۆکردنەوە کردارێکی کۆکردنەوە بۆکە لە نێوان دوو ژمارەیە لە بری ئەوەی من ئەمە بنووسم ئەم A plus B-ە ئەگەر بۆ نمونە من بمێ لە ناو ئەپلیکیشنەکەما چەند جارێک ئەم کردارە دووبارە بکەمەوە ئەگەر میثۆد نەبووە ئەو کاتە ئەوە لەسەر یەک بنووسم A plus B A plus B A plus B بۆ ئەها بکەم یەک میثۆد دروست کراوە ئاد ئیشەکەت بۆ خێراترەکەت باشە یعنی بە کورتەکەی بۆت کۆکاتەوە نەک ئەمە ئەمە میثۆدێکە یەک ستیتمنتی تایە ئەکرێ لەناو ئەم میثۆدەیە 1000 دێر ستیتمنتی تیاوێ تۆ ناکرێت لە ناو مەینەکەیە 1000 دێر و 2000 دێر و 3000 دێری تا بنووسی ئەو هەموو شتە یەک جار 1000 دێرەکە لەناو ئەم میثۆدەیە نووسیت یەک جار لێرە بانگیەکەی تۆ دوو جار لێرە بانگیەکەی تۆ سێ جار لێرە بانگی تۆ تێگەی
يعني وەکو وا بێتۆ چۆنڵێ یەک زەربی 3000 دێر کۆت کە یا لێرەیە یەکاتە 3000 دێر کۆت یەک جار بەس ئەگەر میثۆد نەبوایە ئەو کاتا وایە 6000 دێر ئا لێرەیە بنووسی 9000 دێر لێرەیە بنووسی ئەو 9000 وەکو نمونەیەکە وایڵێم باشە یعنی میثۆد هەر لێر ستیتمنت و دوو ستیتمنت و سێ ستیتمنت پێک نهاتوە ئەمە ژەرۆ قسەیە بەشەکان پێکهاتەکانی میثۆد چییە؟ ئەمەیە ئەم پێنج خاڵێ مۆدیفایر چیەکە؟ ئەو شوێنە دیاری ئەکا کە لێوی ئەکسێس بگرێ و میثۆدە یعنی چی؟ یعنی ئەمەتان ئەمانن ئەها لە چێڵە from where it can be accessed in your application لەناو تەواوی ئەو پرۆگرامەیە لەناو تەواوی ئەو ئەپلیکیشنەیە وا لەو مۆدیفایراکی کە لەکوێوە دەست پێی بگەێنرێت لەکوێوە ئەکسێس بکرێت باشە؟ پابلیکمان هەیە پرۆتێکتدمان هەیە پرایڤێتمان هەیە بەبێ هینیشمان هەیە مۆدیفایر کە نووسیت پابلیک ئێمە کاتێکە پرۆگرامێکی جاوا دروست دەکەین خۆی ڕاستەوخۆ نووسێکی نووسێ پابلیک static void main وایە ئەنجا string args شتێکی ئاوایە باشە public static void main ئەگەر ئەم پابلیکە بوونی نەبێ باشە ئەو پابلیکە بوونی نەبێ ئەو کاتە ئەکسێس ناکرێت لە شوێنی تۆ بەڵام کە نووسیت پابلیک لە ناو تەواوی ئەپلیکیشنەکە تاتوانی ئەکسێسیکەی باشە ئەم نمونەیە ئەم ینی ئەم بابەتە بە تایبەتی دوایی لە ئینهێریتەنس و ئەوانەیە زۆر ئیسفادەی لێ یەکەین و ینی لی تێگەین بە تەواوی لەگەڵ ئینکاپسولیشنە کە پرایڤەتی بۆ بەکارێنرێ پرۆتێکتدیش بۆ ئینهێریتەنس بەکارێنرێ باشە پرۆتێکتد هەڵێ چی ئەڵێ accessible within the class باشە in which it's defined and in its subclasses یعنی لەناو پارنت کلاسەکەیە لەناو باوکە کلاسەکەیە یعنی گەورەکە باشە لەگەڵ چیە لەگەڵ مناڵەکەیە یعنی سب کلاس یان child class مناڵەکەی خۆی child class لەناو هەر دووکیا بەکارێنرێ ینی مەبەستی چی ئەگەر لێرەیە ڤاریبڵێکمان هەبێ لەناو اینەکەیە ڤاریبڵەکە چیە پرۆتێکتدە protected تەنها و تەنها لەکوێیە ئەکسێسبڵ ئەم ڤاریبڵە تەنها لە ناوم کلاسەیە کە لە ناویە دیفاین کراوە in which it's defined لەگەڵ کوێیە لەگەڵ ئەو سەب کلاسەیە کە ئینهێریتی لێکراوە ئەمە دوایی لی تێگەن ئەگەر ئێستا شتێ نەگەیشتن پرایڤەت یعنی چی پرایڤەت تاوی بەخۆیەتی یعنی تەنها و تەنها لە ناوم کلاسەیە ئەم ڤاریبڵە تعریف کراوە ئەمە باشە ئەگەر پرایڤەت بوو ئەگەریش مۆدیفایری پێوە نەبوو یعنی نە پرایڤەت و نە پرۆتێکتد و نە پەبلیک ئەوە تەنها لەناو کلاسەکەیە و لەناو ئەو پاکێجەیە کە کلاسەکە تایە تعریف کراوە پاکێج وەکو فۆڵدەر وایە واز لەوەیان بێن تەنها لەبەری بکەن وتەواو باشە چکە زۆر نەچوینەتە سەر و مۆزوعە وەلەو یەک سلایدمان هەیە لە لێکچەری وابزان 5 یان 6 ئەکید نیم ئەو نمونەیە و پاکێجەی تایە دوایە چینە سەری ئینشاءڵڵە ریتەرن تایپەکەی ئەوەی کە ئێستا باسم کرد ئەوەی یان ڤۆید بێ یان پرمیتیڤ تایپەکان وەکو ئینتیجەر وەمانە و نمونەی ئینتیجەرەکە بوو کە ئێستا باسم کرد باشە ریتەرنیەکە باشە ناوەکەی بەخۆیەتی بەڵام ئەگەر ڤۆید بێ does not return a value هیچ چکە ڤۆید لە ئینگلیزیار یعنی بەتاڵ خۆی باشە یعنی هاسەیگە return type can be ئەکرێ ئەم سێ شتە بێ یان پرمیتیڤەکان ئەوەی کە ئێستا وتم یان int یان log یعنی لەبەری بنووسم int add ئەتوانم بنووسم double ئەتوانم بنووسم کارەکتەر ئەتوانم بنووسم بولیان باشە و نەن پرمیتیڤەکانیشمان هەیە توانین بنووسین string بەڵام ئەو کاتە لێرە لە ریتەرنەکەیە ئەبێ چی بێ ئەبێ دەبڵ کۆتیشن هەبێت باشە ئەبێ شتێک ئەبێ ئەمەی کە لێرەوە ئیگەڕێنینەوە ئەبێ string بێ باشە یان ناکرێ ڤۆید بێ هیچی نەبێت باشە نەیمی میثۆدەکە هەمان شتە هەمان یاسەی هەیە کە بۆ نەیمی ڤاریبڵ ئەمان کرد نابێ بۆ نمونە سپەیسی هەبێ نابێ بۆ نمونە بە ژمارە دەست پێ بکات نابێ بۆ منە کیوەرد بێ باشە ئەوەی کە لە لێکچەری دواتیایەتی ئەو قسانە ئەمە زۆر زەرور نییە بەڵام هەر وەکو معلوماتی خۆتان بیزانن ئەڵێشی ئەڵێ a single word that should be a verb in lower case یعنی چی یعنی ئەبێت نەیمەکە بەچی دەست پێ بکات بە کردارێکی ئینگلیزی دەست پێ بکات بە verb دەست پێ بکات add ئەوەی کە ئێستا وتم add یعنی چی یعنی کۆی کەرەوە
ئەو کۆکردنەوە ڤێربە لە ئینگلیزیە باشە ناون نییە ینی ناو نییە مەبەستی ئەوەیە چکە ڤێرب پەیوەندی هەیە بە کردارەوە میتۆدیش هەر کردارەوە وەکو لە پێشترا بۆم شارحکردن باشە ئەڵێ ئەکرێت مەڵتیوەرد بێ یعنی ئەکرێت بەدەر لەمە وشەیەکی تریشی تیاابێ بەڵام یەکەم تەبعاان بە ڤێرب دەست پێ بکە begins with a verb in lower case followed by adjective یان noun مەبەستی چییە یعنی ئەمە add to numbers ئەمە ناوی میتۆدێکە بۆ نمونە باشە ئەمە ڤێربە وانسیم ئەمەش چییە لێرە ئەمە ناون و ئاجکتڤە کرێ ناون و ئاجکتڤ بێ لێرە باشە ئەمە خۆ تو نمبەر ئەمە بە کوردی یانی ینی دوو ژمارەم بۆ کۆبکەرەوە دوو ژمارە هەر لە کوردی ینی ناوە بەڵام ئاد ینی کوی بکەوە ڤێربە کردارە مەبەستی ئاوەیە بە کوردیەکەی ئەم خاڵی ئێرەش مەبەستی ئەمەیەڵێ هەر یەک لە وشەکانی دووەم دوای وشەی یەکەم پێویستە پیتی یەکەمی کەپیتاڵ بێ مەبەستی ئەمەیە چەند جوانە کاوی خوێنیتەوە بەڵام بۆم ناگەر ئاواهی بێ هەسیکەن ئەگەر ئاواهی بێ add to numbers سریگەنەوە زۆر ناخۆشە بخوێنەوە بەڵام ئەمە زۆر خۆشترە بخوێنەوە ینی دەرەکەیە کە تۆ مەبەستی لە چیە مەبەستی ئاوەیە باشە پارامیتەرەکان ئەوە بکە ئێستا پێم وتن ئەوەی NTA و NTB باشە ئەوە پارامیتەر ئێستا میتۆدە دوو پارامیتەری هەیە باشە دوو پارامیتەری هەیە ئەڵێ چی ئەڵێ کۆما separated list of parameters یعنی ئەم هێمایەمە پێوترێت کۆما ئەمە یان ئەمە ئیتر ئاوایترە باشەیەک بێ لەسەر نەزەری ئەمە پێوترێت کۆما و پارامیتەرەکانی لێتر جیا کردوێتەوە بەسی ئەوەیە proceed with their data type یعنی بێ data typeەکەشی ڕاستەوخۆ لە نایە بنووسێت ئەوە تا ئێستا ئەم ئەیە لێرە ئەمە سپیسە جەماعەدەمە بێ کۆ نەنووساون ئەم ئەیە لێرەیە data typeەکەی دیاری کراوە بۆ تعریف کراوە یعنی بێ لەنا پارامیتەرەکەیە within the enclosed parentheses enclosed یعنی داخراوە مەبەستی ئەمەیە یعنی ئەمە لەگەڵ ئەمە هەردووچی لەناو ئەمەیە بە داخراوی ئەبێ لێرە شتەکان بنووسی مەبەستی ئەم دوو کەوانەیە ئەم دوو کەوانەیە پێوترێت چی ئەم کەوانە خڕا کەوانەیە پێیانەوترێت parentheses باشە ئەڵێ ئەگەر پارامیتەرە نەبوو لەو میتۆدەیە پێویستە empty parentheses بەکاربێنی ینی ئاوە گەرەوەمان نەبوو بەو شێوەیە ئاهی ئەمە ئیتر ئەوە ناو بەدیەکەیە کە لێرە هاتوانیشت بنووسی مەبەستی ئەمەیە ئەمە پێوترێکی empty parentheses باشە اینجا میثۆد بەدیمان هەیە میثۆد بەدی مەبەستی ئەمەیە ئەمی ئێرە ئەم شتانی ئێرە لە نێوان ئەم دوو شتەیە جەستەی ئەو میثۆدە مەبەستی ئەمی ئێرەیە ئەمە پێوترێ هێدەر ئەمەی ئێرە ئەمە هەمووی هێدەرە ئەمە سەرەیە ئەمەش جەستەکەیەتی تەشبیه کراوە بە جسمی ئینسانەوە باشە وەکو چۆن لە HTML هۆمان هەبوو ئەڵێ enclosed between braces یعنی داخراوە یعنی لە ناو دوو برەیسی داخراوە ئەنووسرێت ئەمە پێوترێت برەیس ئاهی لەگەڵ ئاهی ئەوە داخراوە پێوانەوەترێت برەیس بەڵام ئەمە پێوترێت parentheses ئەڵێ بریکە لەو کۆدەی کە ئەکزیکیوتێک بێ بۆ بەجێهێنانی ئەو مەبەستانی کە خۆتەتێت تا ئەمەش هەموو مختصری قسەکانمانە پوختی قسەکانمانە بۆ دیەکەیەتی ئەمە مۆدیفایرەکەیە ئەمە ریترن تایپەکەی ئەمە میثۆد نەیمەکەی ئەمەش پارامیتەرەکانە پارامیتەر لیستەکانی باشە بۆ بانکردنی توایدەقا ئەمە گرنگ نییە بەزەمە ئەمە تێبینیەگاڵێ میثۆدێ بانگە کرێ پێویستە بانگ بکرێ بۆ بەجێهێنانی کردارەکانی ناوی ئەوە ژەر قسەکانی پێشووە ئەمە خۆتان سەیریکە نەگەر تێنە گەیشتن پێم بڵێن بەس بڕواناکەم لی تێنەگەن ئاسانە بە وردی سەیری بکەن تکایە پشت مەبەستن بە من پشت بە خۆتان ببەستن ئەمە بە وردی سەیری بکەن و شاڵا لی تێگەن ئەمە ژەو مۆزوعەیە کە هەموو ینی بەڕاستی بووە لە دێوەزمە چکە مامۆستا خالید زۆر بە سەریعی باسی کرد بەڕاستی مۆزوعێکی خۆشی وردە ینی هەر نەک مامۆستا تەلەفەکانی زۆرن تا پێویستیان بگەن بە کورتەکەی ئەڵێ چی ئەمە مۆزوعاڵێت جاڤا JVM یعنی چی یعنی جاڤا ڤیرچوەڵ مەشین
ناتوانێت سەر تعریفی کەم خۆشم بەڕاستی بە وردی لی نازانم ئەچێتە بواری مەشین و ئەندازیاری کۆمپیوتەر ومانە ئاچێتە وردەکاریەوە بەزەرۆ نەبزانن جاڤا ڤیرچوەڵ مەشین چیەکە ئەڵێ میمۆری دابش ئەکاتە سەر 4 بەش باشە 4 بەش یعنی ڕام و ڕۆم و ئەمانی کە پار خوێنمانەها لە ناو کەیس و شتەکەیە دابش یەکاتە سەر 4 بەش لە ناو خۆیە ئەکاتە چی کاتە هیپ و ستاک و کۆد و ستاتیک باشە کۆد چی تایە فیلەکەتی تایە بایت کۆدەکەتی تایە بایت کۆد یعنی دۆت کلاس فیلەکە باشە شتێکمان هەیە پێوترێت کلاس فیل ئەوەشمان نەخوێندەوە بە وردی بەسەرەوە نابێ بیزانن یعنی لێرە لە کاتی نەزەریە ستاک چی تایە ستاک میتۆدی تایە لۆکەڵ ڤاریبڵی تایە ڕفرەنس ڤاریبڵی تایە کەواتە چی تایە پرمیتیڤ داتاکانی چی تایە ڕفرەنس ڤاریبڵ یعنی چی لۆکەڵ ڤاریبڵەوە دوایە چینە سەری میتۆدەوە ێستا باسمان کرد ڕفرەنس ڤاریبڵ مەبەستی ئاوەیە چیگە نمونەیەکمان هەیە مای کلاس 1 یەکسانە بە نیو مای کلاس ئەو کلاس 1 مەبەستی ڕفرەنس ڤاریبڵە ئەوە لە ناو ستاکا سەی بەبێت ئێستا هەمووی لەسەر ئەم بۆردە بۆتان شەرحەکەم کە مەبەستی لەم مەبەست لەم شتانە چیە هیپ چی تایە ئۆبجێکتەکانی تایە باشە ستاتیک ڤاریبڵ و میتۆدەکانی تایە ئێستا هەمووی ناڵم لەسەر بۆردەکە بۆتان شەرحەکەم بۆی لێی تێبگەن ئینستانس ڤاریبڵ چییە ئینستانس ڤاریبڵ لە ناو کلاسە تعریفەکرێن نەک لە ناو میتۆدا یعنی ئەمە پێوترێ ئینستانس ڤاریبڵ ئەمە لە ناو کلاسە تعریفکراوە نەک لە ناو شەوداتە کە میتۆدە باشە بەڵام لۆکەڵ ڤاریبڵ لە ناو میتۆدا تعریفەکرێن نەک لە ناو کلاسە ئەگەر لە ناو کلاسە بوو یعنی لە دەرەوەی میتۆد ئەمە پێوترێکی پێوترێت ئینستانس ڤاریبڵ بەڵام لە ناو میتۆدا پێوترێت لۆکەڵ ڤاریبڵ باشە ئەم قسانی ئێرە حەزەکەم بە عەمەلی بۆتان کەم لەسەر ئەم بۆردە ئەنجا بۆتان شەرحەکەم ئەیش بەچی بە تێگەیشتن لەم شتە لەم وەرنە سەر ئەم سلایدە لای خۆتان ئێستا مامۆستا خالید لەسەر کۆمپیوتەرەکەی خۆی لەسەر بۆردەکەش کۆمەڵێک شتی ئەکردەوە ئاوا بۆکسێکی ئەکردەوەی وت ئەمە ئاوا بێت و ئاوا بێ مەبەستی ئەوەیە کە چۆن ئەم پرۆگرامە ئیش ئەکا ئەمە نەخشەیەکە کە ئێستا ئێمە لێرەیە کێشین باشە پرۆگرامەکەت کاتێ ڕەن ئەبێتە سەر ئەم مەینە ئەوە معلومە لای خۆتان چیەکە تعریفی تیەک ئەکا کە لە تایپی کلاسی تێستایە باشە تعریفێکە جدوایەوە تی دۆت شۆ یعنی بانگیەکە ئەمە چۆنی ئەنجامە درێ لێرە طبعا ستاکمان هەیە لەگەڵ ستاتیک ئەمە هین ستاکمان هەیە لەگەڵ عفو هیپ باشە ئەمەش هیپ ئەمە ستاک ئەمەش هیپ یعنی جەماعەت بە کورتەکەی ئەم بۆردەی من ئێستا ئەمە میمۆریە دابەژۆتە سەر دوودانە باشە پێویستمان بە ستاک و کۆدوانە نییە پێی لەم پرۆگرامەیە باشە لە ستاکە ئەڵێ چی ئەڵێ یەکەم جارەها مین لە ئەچێتە سەر مین لە ناو مەینا چیمان هەیە تێست تی باشە ئەوە تا نووسین تێست تی ئەوە نووسیمان باشە ئەڵێ نیو تێست ئەو نیو تێستە باشە نیو لەویایە کیوەردی نیو بۆ چییە بۆ ئەلۆکەیتکردنی میمۆریە کە ئۆبجێکتێ لە خۆ بگرێ یعنی چی ئەلۆکەیت یعنی لە ناو میمۆری هیپە لە ناو بەشی هیپە شوێنێکم بۆ بکەرەوە ئەوە شوێنێکمان کردەوە باشە کە چی تیابێ کە ئۆبجێکتەکەی تیابێ یعنی ئەمەی تیابێ هاتبێتە ئێرە کەواتە ئەو نیوە لەگەڵ ئەو یەکسانەیە مەبەستیەوەیە زەحمەت نەبێ بۆمان بێنەرە هیپەوە باشە ئەی لێرە لە ناو هیپا چی تایە لە ناو هیپاوەکو وتمان ئۆبجێکتەکەی تایە ئەڵێ هیپ ئۆبجێکتی تایە باشە کەواتە لە ناو هیپا ئەنووسین چی ئەنووسین تێست ئەم تێستە یعنی چی ئەم تێستە ئەمێ لەبەرەوەی لێرەیە بانگی کردوێتەوە باشە ئەی لە ناو تێستا چیمان هەیە لە ناو تێستا میتۆدی شەومان هەیە شەو باشە لە ناو شەوە چیمان هەیە لە ناو شەوە سیستم ئاوت پرنتلینێکمان هەیە ئەنووسین ساوت باشە ساوتی فلانشت نووسرا ئەوە بانکراوە تێست شەو کۆڵت تایرە هیوادارم تێگەشت بێتن باشە ئەنجە دوایەوە لە ناو ستاگە ئەڵێش ئەڵێت تی دۆت شەو باشە سەلێرەیە دووبارە شتێکی ترەکاتەوە بەناوی چی بەناوی تی دۆت شەو چیەکە جاڤا
یەتە سەر ستاکەکە لەسەر و یەتە خوارەوە باشە لەسەر و یەت ئەما خوێنێتەوە نووسراوە شەو لە چیە لە ناو تیە بانگی کردووە شەو چییە شەو میثۆدە بەهۆی چی ئازانین بەهۆی ئەمەوە ئازانین بەهۆی ئەو پارەنتزە ئازانین بەڵام ئەگەر ئاوایەوە بوو بە ڤاریێبڵ ئەو کاتە لە ناو هیپەکەیە لە ناو تێستەکە هیچمان نییە بە ناوی شەو کە ڤاریێبڵ بێ بەڵام هەمانە بە ناوی میثۆد کەواتە بێ ئاوانگیکەین باشە لەسەرەوە یەتە خوارەوە شەو هی تێستمان بۆ بانکە زەحمەت نەبێ بە جاڤاکاڵێ بە کۆمپایلەرەکاڵێ کۆمپایلەرەکەش چیەکە ئاچێتە خواروی خۆی ئەچێتە ناو تێست ئەچێتە ناو تی ئەها کە باین کردووە لە ناو تی ئاچێتە ئەوبەر شەو بانگەکە باشە کە شۆی بانگ کرد چیەکە ئەمە پرنتەکە یعنی لە ئاوتپوتەکەیە پرنتی ئەماکات بە کورتێکی وا ئیشەکە ئەم خشتەیە ئەگەر هەر لی تێنەگەیشتن نمونەی ترمان زۆر زۆرەکە لی تێبگەن باشە بۆ نمونە ئەمە باشە ئێستا ئەماکەین چی یەکەین یەکەم جار ستاک ئەنووسین ستاک و هیپ ئەمە ستاک ئەمەش هیپ باشە لە ناو ستاکە تەبانەچین ناو مین یەکەم جار تۆ پرۆگرامەکە و کەڕانەبێ یەکەم جار لە مینەوە دەست پێکات کاونتەر C1 باشە کاونتەر C1 ئەمە C1 مان تعریف کرد ناچینە سەرەوانی تر یەکەم جار با C1ەکە تاواکەین ئەنجا چینە سەر C2 ئەمانە باشە لە ناو C1 ئاڵێ نیو کاونتەر کەوتی نیو یعنی لە ناو هیپە زەحمەت نەبێ شوێنێکمان بۆ بکەرەوە کردمانەوە بە ناوی چی بە ناوی کاونتەر باش کاونتەری چی ئەمە کاونتەرەکەمانە جا یەکسان و نیوەکەش یعنی ئەمە زەحمەت نەبێ ئاهی بۆ بکە لە ناو کاونتەرەکەی چیمان هەیە لە ناو کاونتەرەکە ئینتی کاونت یەکسانە بە سفر ئەمە کردمان ئینت یەکسانە بە سفر عەفوو هەر بنووسن کاونت بەسیەتی چکە ئەزانین کە ئینتیجەرە کاونت یەکسانە بە سفر کۆنستراکتەرەکەشمان هەیە کاونت پلس پلس کۆنستراکتەرەکە لێرە نازانم چۆنی بەکارێنرێ خۆ ئەمە داواتان لێ نەکرا لە ئیمتیحانە بینووسن ئابوو شێوەیە بەڵام ئەمە بۆ جوابدانەوەی پرسیاریشی ئاو هەیە بزان چۆنی جیازی ئەمە و ئەوە چییە باشە من پرسیاری یەکەمی فایناڵم حەل کرد بەم شێوەیە یعنی بەڕاستی ئەگەرەوە نەبووایە نەمەزانی ئاوتپوتەکەی چییە باشە ئەمەی کۆنستراکتەرەکە نازانم بەڕاستی لێرە چۆن ئەکرێ بەڵام ئێستا پێتان ئەڵێم چۆنیە ئێستا حالیان ئێمە لە ناو مینە با ئینستانسێکمان دروست کرد بە ناوی C1 کە ئینستانسە دروست کرد وتمان کۆنستراکتەریش بانگەکرێ وایە کە بانگمان کرد ئەڵێ چی ئەڵێ کاونت پلس پلس باشەوە کاونت پلس پلسمان کرد یعنی خۆی سفر بوو ئەهاوەتە خۆی لێرەیە سفرە وایە سفرە بەڵام کە تۆ بانگی کە تۆ ئینستانسە دروستەکەی کۆنستراکتەرەکەش لەگەڵ یا بانگەکرێ کەواتە بێتە یەک سفر بوو ئەڵێ ئینکریمەنتی بکە بیکە بە یەک باشە ئینکریمنتم بۆ شەرحکردن و لەگەڵیشیە چی بکە پرنتی کاونتم بۆ بکە باشە ئەڵێ پرنتی کاونتم بۆ بکە کەواتە لە ئاوتپوتەکە چیەوێ ئاوتپوت ئەبێتە چی کاونتەکەمان ژمارەکە چەندە چیتیایە یەکیتیایە ئەوەتە ئەوە یەک ئەمە یەکەممان تاو کرد تاو ئیشمان نەما هاتە ئێرە و کۆتایی هەو ئەچینە سەر C2ش عینەن مەوزوعە C2 مادام نیومان هەیە نیو کاونتەر لێرە دیسانەوە یەکەینەوە ئەمە کاونتەر دیسان کاونتەر باشە لە ناو کاونتەرە چیمان هەیە وەکو وتمان ئینت کاونتێکی تریشمان هەیە کاونت یەکسانە بە سفر جا ڕفرەنسەکە دروستەکەی بەهۆی یەکسانەکەەوە ئەوە دروستمان کرد کە دروستمان کرد کە نووسیمان یعنی کە ئینستانسەکەمان وەرگرت کۆنستراکتەرەکە بانگەکە ئاڵێش یاڵێ کاونت پلس پلس باشەوە کاونتەکەمان کردە بە پلس 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 یەکمان کرد لەگەڵیش یا پرنتی بکە پرنتی چی بکە پرنتی ئەم کاونتە بکە ئەمە نا ئەمە چکەمە شتێکی ترەیانی ئینستانسێکی ترە وەرمان کردو ئەمە بانگیەکە ئاڵێش یاڵێ یەک تا ئەو ئەویشمان تاو کرد C1ەکەش باماژێ عینەن مەوزوعە C3 عەفوو هەمان مەوزوع وەکوویان شتێک دروستەکە لە ناو هیپە باشە کاونت یەکسانە بە سفر ریفرەنسەکە دروستەکە لێرە یانجا کۆنستراکتەرەکە بانگە ئەما بێ بە یەک ئاوتپوتەکەش بێتە یەک سێدانە تاو ئەمە پرۆگرامەکەمان بەو شێوەیە ئەنجا کە تاو و پرۆگرامەکەت تەبعاً ئەمە هەمووی ئەسڕێتەوە لەسەرەوە بخوارەوە
لەسەرەوە بخوارەوە باشە ئەمەش هەماشە هەمووی تر ئەپچڕێت و کەرتە بێت و تاو ئەقرتێ پەیوەندی نێوانیان ئەقرتێ و نامێنێ ئەمە بەو شێوەیە ئەمە چی بوو ستاتیک ڤاریبڵی لەگەڵانە بوو بەڵام ئەگەر ستاتیکی لەگەڵ بۆیە و کاتە بوو بە 2 3 4 ئێستا تۆزێکتر ئەوەش باسەکەین انشاءڵڵا ئەمە بە کورتیەکەی ئەمی کە ئێستا بۆم باسکردن هەمووی کورتراوی ئەم قسانەیە لێرەیە باشە ئەڵێ ستاک چییە ستاک هۆڵدی ئەو سەرچاوانە ئەکات یعنی و سەرچاوانە ئەو سەرچاوانی لە خۆ گرتووە بەرەو چی بەرەو هیپ یعنی ئەم بەستی ئەمە بوو ستاک میمۆری ریسپۆنسیبڵ یعنی بەرپرسە لە چی C1 بۆ نمونە ئەمەش هیپە لێرەیە هیپەکەی کە دروستمان کرد ئەڵێ ڕفرەنس دروستەکە بۆ ئەمبەر مەبەستی ئەمەیە باشە خاڵی دووەمەڵێ چی ئەڵێ تەنها و تەنها پرمیتیڤەکان لەخۆ ئەگرێ پرمیتیڤەکان وەکو ئەمە پرمیتیڤە لێرەیە باشە ئەم ڕیفە لێرەیە پرمیتیڤە باشە ئەتوانێ بۆ منە ئەگەر ئینتیجەرێکمان هەبێ ئینتیجەرێ لەناو مەینە ئەم یەکە لێرەیە تعریفە بێ نووسێ ئەی یەکسانە بە یەک ئەمە ستاکە باشە مەبەستی ئەوەیە پرمیتیڤ ئەنجا ئەڵێ کاتێ میتۆدەکە بانگەکرێت کاتێ میتۆد نایانی چۆنڵی کاتێ بەرنامەکە دەست پێەکە کاتێ بەرنامەکە دەست پێەکە چییە بێ لەناو ستاکە شتەکان دروستە بن لە چی it creates a new block in the stack بلۆک مەبەستی ئەمێ ئەو بلۆکە دروستە بێ for that particular method پەیوەندی هەیە بەو میتۆدەوە باشە ئەڵێ ئەو بلۆکی کە دروستکراوە ئەو تازە دروستکراوە هەموو ئەو ڤالیوانە لە خۆگرێت کە لەناو خۆیەتی وەکو ئەمە یعنی وەکووانە باشە وە ڕفرەنس یعنی چی یعنی ئام سەهمە ڕفرەنس یعنی سەرچاوە ئەگەڕێتەوە بۆی باشە ڕفرەنسە بۆ هەموو ئۆبجێکتەکان کە لەناو هیپەکەیە خەزم کراوە باشە ئەڵێ کاتە میتۆدەکە کۆتاییەت ئەمەی کە شەرحمان کردێستا لێرەیە هی پرۆگرامەکە مەبەستی ئەم قسەیە لێرەیە ئەڵێ کاتێکە کۆتاییەت هەموو بلۆکە تازەکان وردە ئیرەیسە بن یعنی ئەسڕێنەوە باشە دیسترۆی ئەبن اینجا چیتر ئەڵێ ئۆبجێکتەکان ئەویش هەم هەباماشێ ئەڵێ ئەو ئۆبجێکتانی کە لەناو هیپان تەنها و تەنها ئەکسێسەبڵن بۆ ئەو شتانی ناو ستاک و کاتێک کە ستاکە کەش کۆتایی هات ئیرەیس بوو ئۆبجێکتەکانی ناو هیپەکە ناژین لە دوای ئەوە not live beyond it ینی ناژین لە دوای ئەوە باشە ئەمە شەر ئەمان قسەیە ئەڵێ کاتە میتۆدێک کۆتایی هات چییە بێ هەموو ڤاریبڵەکان لەناو ئەو ستاکەیە ئیرەیسە بن forever یعنی هەتایە ئەسڕێنەوە باشە یعنی بە کورتیەکەی ئەم قسە ئەم هەموو نووسینە هەمووی ئەو شەرحیاتەیە کە ئێستا لێرەیە کردمان every time ئاژەر هەمان قسەیە لێر کاتێکە ڤاریبڵە دروستە بێ ئەچێتە ناو ستاکەوە پاڵ ئەندرێت بەرەو ناو ستاک وەکو هینە سەیریگەن وەکو چەند قاپێ لەسەر یەکە قاپن لەسەر یەک باشە وی ستاک یانی ئەوە بە کورتیەکەی یعنی کەڵەکە بوو هەر هەمان قسەیە عینی شت This part of memory stores the actual ئەمە هەمووی هەمان قسەیە یعنی یەک شتن بەسەوەنەیە در لە چاڵێ کیوەردی نیو چیەکە ئەڵێ بەرپرسە لەوەی کە دڵنیامان ئەکاتەوە لەوەی کە شوێن هەیە لە ناو هیپا بۆی کە ئۆبجێکتێکی تیا دروستکەین باشە یعنی کەواتە کە نووسی نیو ئۆبجێکت نیو فلان ئەو کاتە لە ناو هیپا بلۆکێ دروستەکە مەبەستی ئەوەیە ئەڵێ memory allocated in heap هەموو شتانی کە لەناو هیپ هەیە باشە ئەڵێ remains in existence یعنی ئەمێنن باشە بە بەردەوامی ئەمێنن هەتا پرۆگرامەکە ڕەن ببێ چەند پرۆگرامەکە ڕەن ببێ ئەو شتانەش ئەمێنن لە ناو هیپە باشە بەڵام کە پرۆگرامەکە وەستا هیپەکەش لە ناویە تەواو کۆتاییەت باشە ئەوەش هەمان قسەیە ئەمانەش ساینە سەر ستاتیک ڤاریبڵ بەڵام ئەمەیان لە ڤیدیۆیەکی سەر بەخۆیە باشە ئەمیش ئاسانە زۆریش ئاسانە و
ئێستا کە نەخشەم لەسەری دروست کرام نەخشەی کە ئێستا لێرەکردمان لەم ستاتیک ڤاریبڵە و لە هیپ و ستاگەکەش بە وردتر تێگەن چکە من ئەم نمونەی ئێرە شەرحەکەم بۆی جیازی بزان لە نێوان ئەمە و ئەوەی کە پێشتر شەرحەم کرد باشە